بەناوی خوای گەورە و میهرەبان ئەم کاتەتان باش ئامادەبوانی ئەزیز سەرەتا بەناوی دەستەی ئەمینداری و ڕاگرایەتی پەیمانگا بە خێراتنێکی گەرمتان ئاراستە دەکەم. ئامادەبوانی ئەزیز سەرەتای مەراسیمەکەمان بە وتارێک دەست پێ دەکات لەلایەن ڕاگری پەیمانگا بەڕێز دکتۆر هەڤاڵ عوسمان با بفەرموێ. بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێزان سەرۆک بەشە بەڕێزەکان مامۆستایانی بەڕێز فەرمانبەرانی ئەزیز قوتابیان و میوانە ئەزیزەکان هەموو لایەک بەخێر بێن. وەک ئاگادارن ئەمڕۆ پەیمانگای تەکنیکی پایتەخت چەند چاڵاکیەک لەم ڕۆژەدا ئەنجام دەدات کاوانیش بە بۆنەی ڕۆژی جلی کوردی هەروەها ڕۆژی جیهانی ئافرەتان ئەمڕۆ لە پەیمانگا پێشانگایەکی فۆتۆگرافی بۆ فۆتۆگرافەر هونەرساڵەیی کرایەوە. زۆر سپاسی بەڕێز هونەرساڵەیی دەکەین بۆ ئەو پێشانگای جوانە و چرکاندنی ئەو وێنە جوانانە کە سروشتی کوردستانە. بەڕێزان هەروەک هەموو ملەتانی تر ملەتی کوردیش خاوەنی کولتور و دابوونەریتی خۆیەتی هەروەها خاوەنی جلێکی تایبەت بە خۆمانین کە ئەویش جلی کوردیە. ساڵانە یادی ئەم ڕۆژە دەکرێتەوە کە ڕۆژی جلی کوردیە و کە لە پەرلەمانی کوردستانەوە بڕیاری لەسەر دراوە. ئێمەی کورد شانازی بە جلوبەرجی خۆمانەوە دەکەین بەم جلوبەرگەش لە جیهانەوە ناسراوین. ئینشاءڵڵا ڕۆژێک لە ژێر ئاڵای کوردستان و لە دەوڵەتی کوردستان یادی ئەو ڕۆژە دەکەینەوە. بەڕێزان هەشتی سێ ڕۆژی جیهانی ئافرەتانە. ئەم ڕۆژە لە هەموو جیهان دەستنیشان کراوە بۆ ڕۆژی جیهانی ئافرەتان بۆ ئەوەی هەموو ئافرەتان بۆ خۆیان دوور بن لە توندتیژی و خاوەن بڕیار و خاوەن کاری خۆیان بن. بەڕێزان هەر ئەمڕۆکە چەند خەڵاتێکی ڕێزلێنانمان هەیە بۆ یەکەم و دووەم و سێمی سەرئاستی بەشەکان ئەوانەی پار لە قۆناغی یەکەم و دووەم و سێمی سەرئاستی بەش بوون لەلایەن پەیمانگاوە ڕێزلێنانیان پێدەدرێ. هەروەها بۆ ئەو قوتابیانەش کەوا لە پێشانگای زانستیەکە بەشدار بوون. بەڕێزان مامۆستایانی ئەزیز قوتابیانی خۆشەویست ئێستا کاتی نمایشی هەڵپەڕکێیە لەلایەن گروپی هەڵپەڕکێی نەورۆز کە کۆمەڵێک لاوی خوێنگەرم لە خۆ دەگرێت با بفەرمونون.
بەڕێزان لە درێژەی چالاکیەکەمان هەڵدەستین بە پێدان و ڕێزلێنانی مامۆستایان و فەرمانبەرانی ئافرەت وەک یادێک بۆ هەشتی ماڕس کە ڕۆژی گیانی ئافرەتانە. داوا لە بەڕێز ڕاگری پەیمانگا دەکەین دکتۆر هەڤاڵ عوسمان دەکەین با بفەرمێ بۆ پێدان و ڕێزلێنان. بەشەکانی پەیمانگەکەمان بۆ قوتابی قۆناغی یەکەمی ساڵی خوێندنی 2022 بۆ 2023 سەرەتا لە یەکەمەکانی گشت بەشەکان دەست پێ دەکەین کەوا دکتۆر هەڤاڵ پێ دەبەخشێت. ئەم خاکە جوانە بۆ من ژیانە ڕوح و جانم بەفیدای کوردستانە چاوی هەموانە هیوای دڵانە چەند شیرینە بۆچی جوانی ژیان ئەم خاکە جوانە بۆ من ژیانە ڕوح و جانم بەفیدای کوردستانە چاوی هەموانە هیوای دڵانە چەند شیرینە بۆچی جوانی هەڤاڵ عوسمان دەکەین با بفەرمێ بۆ پێشکەشکردنی سپاس و ڕێزلێنان بۆ گروپی هەڵبەرکەی نەورۆ. هەڵ دەکەین با بفەرمێ بۆ پێدانی سپاس پێدانی لێرەدا هاتینە کۆتایی سپاس و ڕێزلێنان و ڕێکخراوی ئەم چالاکیەمان دەکەین زۆر سپاسان دەکەین بۆ ئامادەبوونتان.